تۆی کە هەرچی هەیە بە شیرەی گیان دەیخڵقێنی و خۆت بێبەشی تۆ دەتوانی و لە دەستت دێ تینی ژیان و بەرگیانی مردوو بێنی تۆ دەتوانی گریان بکەی بە پێکەنین تۆ دەتوانی دارستان پڕشکۆفەکەی تۆ دەتوانی بەهار بێنی و دنیا بکەیتە گوڵستان ئەگەر یەکبی ئەگەر یەکبی. بینەرانی بەڕێزی ڕۆژهەڵات تیڤی و بەرنامەی کرێکار بە بەرنمەیەکی دیکە لە بەرنمەکانی کرێکار بە یەکەوەی. پێشەکی پیرۆزبایی خۆم و هاوڕێیانم ئاراستەی سەرجەم کرێکارانی کوردستان و ئێران و جیهان بە بۆنەی هاتنی یەکی مانگی مەی ڕۆژی جیهانی کرێکار دەکەم. لە وەها ڕۆژێکدا لە ساڵی 1886 زائینی کرێکارانی پتر لە 1200 کارخانە و کارگای وڵاتی ئامریکا کە ڕێژەکەیان پتر لە 90,000 کەس دەبوو لە ناڕزایەتی دەربڕین بە دژواری دۆخی کار و زۆری ساعتی کار و کەمکردنەوەی لە 10 ساعتەوە بۆ 8 ساعت مانیان گرت. لە چوارمین ڕۆژی ئەو مانگرتنەدا هێزە سەرکوتگەرەکانی حکوومەتی ئەو کاتی ئامریکا پێش بە ناڕازیان دەگرێت و داوایان لە دەکات کە کۆتایی بە مانگرتنەکەیان بێنن. لە درێژەدا تەقینەوەیەک ڕوو دەدات و پۆلیسی گیانی لەدەستا و چەند پۆلیس و کرێکارێکی دیکەیش بریندار دەبن. ئەم ڕووداوە دەبێتە هۆی ئەوەی کە پۆلیس بیانوەی بگرێتە دەست و دەستڕێژی گولە بکاتە سەر ناڕازیان و کۆمەڵەیەکی زۆر لە کرێکارانی ناڕازی بکوژن و بریندار بکەن کە بەداخەوە لەم بارەوە ئامارێکی دەقیق لەبەردەستان نییە کە ڕێژەکەیان چەند کەس بووە. دواترەکان 4 کەس لە بەڕێوبەران و ڕێکخرانی ئەو بزوتنەوەیە محکوم بە ئەعدام دەکرێن و لە سەیدارە دەدرێن. هەر بەم بۆنەوە ساڵانە لە ئەوەڵی مانگی مەی کرێکارانی زۆرینەی وڵاتانی جیهان ڕێوڕسمێک بۆ ڕێزگرتن لە یادی گیانباختکردوانی ئەو ڕووداوە و نواندنی هێز و توانی و هاوپشتی چینی کرێکار ڕێوڕسمێک بەڕێوە دەبێت. هەر لەم پەیوەندەدا و دەسەر بارودۆخی کرێکارانی ئێران و کوردستان و پەیوەندی نەپچڕاوەی کۆمەڵە لەگەڵ بزوتنەوەی کرێکاری میوانداریەتی بە ڕێزان ناهیدی بەهمەنی ئەندامی دەفتەری سیاسی کۆمەڵە و بەڕێز ساڵح شەریفی ئەندامی کمیتەی ناوەندی کۆمەڵمان کردووە. هاوڕێیان زۆر بەخێر بن. هاوڕێ ناهید، کۆماری ئیسلامی ئێران لە یەکمانگی ڕابردوو 5 کەس لە چالاکانی کرێکاری شاری بۆکان کە ساڵی 91 دادگایی کرابوون دەست بەسەر و دادگایی کرابوون ئێستاکە بانگیان دەکات و محکومیانەکات سەرجەم بە 13 ساڵ زیندان و هەروەها لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو کۆمەڵێک لە چالاکانی کرێکاری لە شاری سنا بانکهێش دەکردن و ڕەشیان لێ دەکرێت کە هەر جۆرە چالاکیەک بە بۆنەی چالاکیەکی سربەخۆوانە بە بۆنەی بەڕێوەبردننی ڕێوڕسمی ڕۆژی یەکی مانگی مەی بکەن دەست بەسەر و زیندانی دەکرێن. چه هۆکارێک دەبێت لە پشت ئەم کردەوە گەرەی بێت؟ بڵێ ئەوڵەن من بەش بە حاڵی خۆم ڕۆژی کرێکار لە هەموو کرێکارانی جیهان، ئێران و تایبەت کرێکارانی کورد پیرۆزبایی یەکەم. هیوادارم چالاکی ئەوان ئیمساڵ ئیلهام بەخشێک بێ بۆ دەرکەوتنی ئاسۆیەکی ڕوون لە ژیانی کرێکاران. من پێم وایە ئەمە شتێکی نەوزهور نییە کە جمهوری ئیسلامی کرێکاران بانگ دەکا و دقیقاً چەند ڕۆژ پێش ڕۆژی جیهانی خۆیان بانگیان دەکا و بە هەرحاڵ گوژزەتایەکی ئەمنیەتیان پێیەکە یا دەیان ترسێنێ. فقط لە کوردستانیش نەبووە، هەندەی ئاگادار بم لە زۆربەی شارەکانی ئێران و کاریان کردووە، چالاکانی شرکەتی ئۆتۆبوسڕانیان بانگ کردووە، کرێکارانی بەشەکانی دیکە ینی سەرپەرشت و مدیریەتی کارخانەکان وانە کرێکاران لە کارخانەکان. و ئەمەش فقط منحەسر بە ڕۆژی کرێکار نییە، لە ڕۆژی جەهانی 8 مارسۆ کارە دەکەن. هەموو بۆن و
پەیوەندە ینی بەهانە نێونەتەوەیەکان بە زەعمی جمهوری ئیسلامی شتێکی ناڕەسەن و بە زەعمی ئەوان غەیری ئیسلامی و غەیری ئێرانیە. چەند ڕۆژێ پێش ئەو بۆنە نێونەتەوەیانە معمولان چالاکانی و بوارە بانگەکەن، فشاریان بۆ دێنن، عەزیەتیانەکەن و نەهایەتەن واداریانەکەن کە ڕۆژەکەی خۆیان ئەو جۆرەی کەشیاوی ئەو ڕۆژە جیهانیە یا ئەو ڕۆژە تاریخیە مێژوویە هەیە نەیگرن. لەم بابەتیشەوە بە تایبەتیەکی مەخسووستر کە ئەگەر ببێت لە مۆرد کرێکاران داوایە کە وەزعی کرێکارانی ئێران بەگشتی ئەو جۆرەی کە ئامارەکان باسەکەن لە مێژووی 35 ساڵی ئێراندا لەباری فەلاکەت و فەقیری و تۆهیدەستیەوە ینی بێنەزیرە بە بەراوردکردن لەگەڵ 35 ساڵەوە پێش. هەر لە 35 ساڵەوە پێشەوە یەکی ئەیار واتە ئەوەڵی مەی ڕۆژی جەهانی کرێکار لە دیدگای قانونگوزاران و بەڕێوەرانی جمهوری ئیسلامیە و ڕۆژێکی محتەرەم و بە ڕسمیەت ناسراو نەبووە. ئەوە هەروەکو ئیشارەم پێکرد لە هەر کوێ بۆیان کرابێ تەنانەت ئاڵتێرناتیوی ڕۆژیشیان دروست کردووە لە بۆنە نێونەتەوەیەک. یەک بۆ ئەوەیە کە ئەو ڕۆژە بە ڕسمیەت نەناسن، چون بە ڕسمیەت ناسینی ئەو ڕۆژە تەعهوداتێکی قانونی و سیاسی و کۆمەڵایەتیشی لە پشتە، ئەوانە و کارە ناکەن. دوو هەم چاوترسێنکردنی زۆرتر ئەم چینەبەرینەی نێو کۆمەڵگا کە ئەگەر بەڕاستی هێزەکەی ببزبێ و بێتە مەیدان ینی فاتحەی قودرەتداری و قودرەتمەداری ئەوان دەخوێن. بۆیە زۆر منتیقیە کە تۆ پێش ئەوە وەکو حکوومەتدارێکی مۆستەبێت وەکو سیستەمێکی ئەستبدادی نیروی محەڕەکەی ئەو بوارە تۆ بانکەیت و بیان ترسێنی و عەزیەتیان بکەیت. کە ئەڵبەتە ئەمەش بێجواب نەماوەتەوە، ینی لایەنەکەی دیکە کە خودی هێزی کرێکاران بێ و ئەو بە هەر حاڵ ئەو تەشەکولە کەم و کوردانەش کە هەیانە لە مقابڵی و ڕاوەستاون جوابی مناسبیان بەم هەڕەشە و ڕەشە داوەتەوە لە تا ڕادەیەک. بەڕست باس کاک ساڵح لە کۆتاییەکانی مانگی ڕەشەمەی ساڵی ڕابردوواتە ساڵی 91 شۆرای باڵای کار بەبێ لە بەرچاوگرتنی یاسای کە خۆی بۆ کرێکاران داینیاوە لەو یاسا هاتووە لە بەندی 1 و 2 مادەی 41 ئەو یاسای کارە هاتووە کە حەقدەستی مانگانەی کرێکارانێک کە یاسای کار دەیانگرێتەوە دەبێت بە لە بەرچاوگرتنی 2 معیار واتە نرخی هەڵاوسانی ڕاگەیەندراو لەلایەن ناوەندە دەوڵەتیەکانەوە و هەروەها تێچووی مانگانەی بنەماڵەیەکی 4 کەسی. بەڵام کارناسانی بواری ئابووری ڕایانگەیاندووە کە تێچووی بنەماڵەیەکی 4 کەسی کرێکاری لە ئێران پێویستی بە داهاتێکی 2 ملیۆن تمەنیەوە و هەروەها ئەو بڕەپارەی کە 600,000 تمەنە دیاریان کردووە بۆ حەقدەستی مانگانەی کرێکاران 10% خوارەوەی نرخی هەڵاوسانەی ڕاگەیەندراوە لەلایەن ناوەندە دەوڵەتیەکانەوە. بۆ کۆماری ئیسلامی تەنانەت پێبەند نییە لەسەر ئەو یاسا سەقەتەی کە خۆی بۆ کرێکاران داینیاوە. دیارە پیرۆزبایی ڕۆژی جیهانی کرێکار ئۆڵی مانگیمەی و هەروەها ئارەزووی سەرفرازی و پێشڕەوی ئەو چینە زەحمەت کێش و بەرهەمهێنەرەی کۆمەڵگا و تاخ و پەژارە بوو وەزعیەتی ناگەباری ژیان و گوزەرانی تایبەتەن کرێکارانی ئێرانی بە پێی معلوماتێکی هەمانەوە ئەو زانیاریانی کە لە ناو جامعەی کرێکاری ئێرانە دێت و دەڕوات لە واقع هیچ گونە قەراردادێک هیچ گونە بەڕسمیەت ناسینی مافی کرێکار وەکو چینێکی بەرهەمهێنەر لە قانونەکانیشە ئەگەر هاتبێ هیچ وەخت دەبەرچاونێکی را ڕایەت نەکرا. بۆ نمونە 600,000 و بڕێک هەزار پای حقوقیە بۆ داهاتی بنەماڵەیەکی چەند کەسی. ئەگەر ئەم معلومە خۆ کرێکاران خۆیان ساحێ و ماڵ نین، ساحێ ئیمکاناتی نین، هەمویان کرێچین. کەمترین ماڵ کەمترین هەزینەی هەر ماڵێک بوو کڕی ماڵێکی خانەوادەیەکی چەند کەسی لە 250,000 تا 300,000 یانە نیوەی دەرامەدی ڕسمی هەر کرێکارێک ئەڕوا بۆ کرێخانەوەکی ئەمێنێتەوە 50% لە دەرامەدی ئەم 50% باتەوەجە بە باڵاچوونی تەوەڕەم و
بەحرانی بوونی بازاڕی اقتصادی ئێران و نەوەساناتی ئەرزی ئەتوانم بیژم لە حەدی بخڕوونەمیرا هەیە ناتوانێت هیچ گونە نیازێکی تەغزیە چۆن بیژم بارهاوردن لە عین حاڵا پەروەردەبوون تەحسیڵی هیچ بنەماڵێک تەمین و خودی حاکمیەتی جمهوری ئیسلامی تەنیا دوێنە ناقزی خۆقیان نییە لە هەموو شوێنەکە حتا قراردادهایی کە خۆی نووسیە مەسەڵەن بۆ قراردادهای بیمە قراردادهای بیمە تعریفی کار وا کراوە کە هەر کەسێ ئەگەر لە مانگا 2 ڕۆژ کاری کرد جوز و شغڵ حسابێت بەڵام وەختەکان ئەچنە پای قراردادهای بیمە قراردادەکانیان بەرمەبنای ڕۆژ دەکا بەس لەبەر ئەوەی کە دادگاکان محکومی کارفەرما محکوم نەکەن بە نەدانی بیمەی بێکاری 28 ڕۆژ تا 29 ڕۆژ یەک مانگ نانووس یەک مانگ بەخاترەوە نانووسن کە هیچ گونە خۆقێکی زایع شودەی کرێکار نەکەوێتە سەر کارفەرما لە مەجموعات سەرجەم ئەو کنوانسیۆنانە کە جامعەی بینەمولەلی تەواهودی پێ هەیە و قانونی نێودەوڵەتی ئەوەی پەسەند کردووە و فەرزە لە تەواوی وڵاتان جمهوری ئیسلامی نەقسی کردووە بۆ نمونە قانونی بەندی 87 و 98 کنوانسیۆنی نێودەوڵەتی کار ئەوە ئەیژێ کە کرێکاران حەقی هەر جۆرە ڕێخستنی تەشەکل و سندیکا و اتحادیەکە بەڵام ئاماڵەن ئەمە لە جمهوری ئیسلامیە قبول کراوە وەکو تەظاهر بە ڕعایەتی قانونەکە ئەمە ئاماڵەن هیچ گونە کارێکی بۆ نەکراوە تازە ئەنجامدەرانی ئەو قەراردادە نێودەوڵەتیشە ڕوبەڕووی سزا بنەوە لە نەتیجە من پێم وایە وەزعی ژیانی کرێکاران نە بە قانونەکانی جمهوری ئیسلامی نە بە تاهوداتی جمهوری ئیسلامی بە پابەندبوون بە یاسا نێودەوڵەتیەکان و داخڵیەکان بە هیچ کام لەوانە ناتوانێت ڕوویەکی ئینسانی بەخۆیەوە ببینێ مەگەر تەنها خۆیان لە مەیدانی کار و فعالیت و تێکۆشانی سیاسیە هەر وەکو ڕابردووی وا بووە غێری خۆیان هیچ گونە پشت و پەنایەک نییە بوو سەلماندنی ئەو خۆق و ئەوەڵین و ئاخرینی نەقزی خۆقیش نییە لەلایەن جمهوری ئیسلامی و دەسەڵاتی کۆمەڵی ئیسلامیەوە بۆ باسپەسگیری و سندنەوەی ناچیستەرین و کەمترین خۆقێکێ حتا لە قانونە چۆن بیژم ڕسمی ناسراوەکەی خۆیشیان مسەوەباتی خودی مەجلیسەکەی پەسەندکراوە هیچ کامیکە ڕایەت نێت هەوڕێنایت هەروەها لە هەواڵ و ڕاپۆرتەکانە کە بە شێوەی ڕوتین دەبیستین ڕێژەی داخران و نیوە چالاکبوونی کارخانە و یەکە بەرهەمهێنەرەکان لە ئێران بە گشتی ڕوو لە زیادبوونە و قاعدەتەنی بێکاریش ڕوو لە زیادبوونە چەوە کارێکی دەرەکی و ناوخۆی لەم پەیوەندەدا بوونی هەیە ئەوەندەی من ئاگادار بم یعنی ئامارێکی ئەو تۆ لەم بابەتەوە نییە بەڵام هەموو فاکتەکان وان نیشانار بە مشاهدات کە خودی وەزعی داڕووخا و بێسەر و سامانی ئابووری لە ئێران بێنەهای تەسیری بووە لەم قەزیەداکەویش بۆ خۆی لە پێشینەیەک ئاوەخواتەوە کە بۆ وای لاتووە بەڵام لە عینی حاڵدا لە 1-2 ساڵی ڕابردوودا ئەتوانێ خودی گەمار و ئابوووریەکانی گەماروە نێونەتەوەیەکان کە پێم وایە تەسیرێکی یەکجار زۆری لەسەر ئەم قەزیە بووە یعنی نەک هەر لە ئیقتساد لە سیاسەتیش بە هەرحاڵ ئاڵوگۆڕێکی پێکهێنا وای کرد کە جمهوری ئیسلامی لەگەڵ دنیای نێونەتەوەی دابنیشێ و بێتە سەرمیزی مزاکرە و هەزار شتی دیکە من پێم وایە 2 فاکتۆرە ئیقتسادی بە ئێرس ڕەسیدەی دەورانهای پێشوو و ژملە دەورانی ئەحمەدی نژاد نەقدینەگی زۆر بێپایی ئیقتسادی داڕمانی تەوەڕۆمی زۆر بێکاری فراوان و بە هەرحاڵ تەسیرێکی نێوەکی بووە لایەنی بڵێ مدیرێتی ناکارا دەستگاهای حتا بەئیسلاح فەرسوودە و ناکارامە و بە ڕۆژ نەکراوە هەموو ئەمانە فاکتۆرهای بووە لەسەرەوەی
ئەو کە یەکنی ئەگەر بمانەوێت لە هەموو بوارەکانی اقتصادی ئێران و بوارە کرێکاریەکان شی بکەینەوەشە لە حوسڵەی ئەم وتوێژە خارج بێ لەسەر ئەوەشەوە ئەو گەماروهای اقتصادی نێونەتەوەیش بە خۆی تەسیری بۆ بڕوێن. کاک ساڵح ئەگەر بمانەوێت بەرنامە و سیاسەتەکانی کۆمەڵە بە شکلی هەرەمێک دەربێنین پرسی کرێکاران لە کوێنێ ئەو هەرەمە قەرارەگرێت. بەڵێ خۆەوە مێژووی کۆمەڵە کارکردی کۆمەڵە تێکۆشانی کۆمەڵە ئەو واقعیەتی بەرچاو خستووە پێم وایە هەموو کۆمەڵگای کوردەواری و حتا ئێرانی و جیهانیش لەسەر شاخسەکان و نۆعی فعالیەتی کۆمەڵە و هەڵوێستەکانی کۆمەڵە ئاگادارن. کۆمەڵە بەوە ڕشتی کرد بەوە هاتە مەیدانی خەباتەوە و یەکێک لە هاندەران و ڕەحبەران و بەڕاستی سازماندەهەندەکانی حرەکەت‌های کرێکاری چ بە وشیارکردنەوە چ بە ڕێخستن چ بە ئیجادی تەشەکل لە نێو کرێکارانە بۆ ناسراوە. لەم ماوەی دەسەڵاتی جمهوری ئیسلامیشە خۆب ئەزمونهایەکی باش و مثبت بەدەساتووە هەم لە بواری کاری نێو کۆمەڵگا هەم لە باری تەشەکولهای کرێکاریەوە هەم لە باری دەستکەوتایەکی سیاسیەوە پشت بەستە بەم ئەزمونەیە تاریخیانە کۆمەڵیش ئالان پێم وایە هەموو کرێکار و زەحمەتکێشێک ئەگەر گەرەکی بێت بەڕاستی بۆ داهاتووی خۆی بۆ دوورنمای ژیانی خۆی گەرەکی بێت بەرنامەڕێزی یا داهاتووی خۆی تەرسیم کات بۆ چوونەکانی کۆمەڵە ئەکاتە ڕێباز و ئەکاتە ڕێنوێنی خۆی. بۆیە ئەوە لە کۆمەڵە ئەوەڵجار نییە و ئاخرجار نییە و ئەوە پیشەی کۆمەڵەیە ئەوە فەرهەنگی کۆمەڵەیە. ئەگەر وەکو هەرەم باسیکەی من پێم وایە سەرەکی تەرین و نقطەی سەرێکی هەرەمەکە بزوتنەوە کۆمەڵایەتی و کرێکاریەکانێک کە کۆمەڵە لەو ڕاستە سیاسەتی مشخصی هەیە و بەرنامەی مشخصی بووە لە ڕستانەکانیان باس کراوە و پێم وایە ئەشێ هەر لەسەر ئەو خصلەت و تایبەتمەندیلەی تا ئێستای کۆمەڵە زیاتر لە جاران تێبکۆشێت و بتوانێت ئەوانە جەماوەریتر کات. بەڵام من پێم خۆشە جیا لە پرسیارەکەی جەنابیشت باسی یەک شتی تریشکەم کار فقط بە معنای کەسبی دەرامەد نییە بوو کرێکارە یا ئینکێ تەنها ئەوە نییە کێ کەسێک بچێت و ئەنەرژیەکی هەیە بەم ئەنەرژیە لە ڕێگەی بەرهەمهێنانەوە مەسرەفکە. ئەبینیت ئالان باتۆجە بە وەزعیەتی بێکاریکێ لە ئێرانە هەز بتەقی ئامارهای ڕسمی و ناڕسمی کە ئەگەرچی هیچ گونە مرکزێکی معتەبەر بۆ استناد بە ئامارەکان وجودی نییە چون لایەنهای سیاسی گرێتەوە لایەنهای اقتصادی گرێتەوە و ئەمە کاربردهای سیاسی و حتا چۆن بیژم فیشاڵی میدیایی پێوەکرێ لە کولیەتی خۆیان جامعەی بێکاری ئێران زۆر لەو شاخصێرە زیاترن واقعی لە ئامارەکانەتی بوو نمونە خۆیان باسی دەکەن ئامارهای ڕسمی دەوڵەتی باسدا 22% دەکەن کە لە خەڵکی ئێران وەکو داخوازی کار و ئامادەی کار بێکارە. ئەمە ئاماری ڕسمیە لە حاڵەکە تا 35 و 37% ئەڕوە و ئەگەر ئەمە بۆچی وایە بە نەزەری من بۆچی وایە جیا لەوە ئێران اقتصادێکی تجاری هەیە اقتصادێکی ڕامخواری هەیە اقتصادێکی متەکی بە فرۆشی کاڵای هەیە اقتصادێکی سەنعەتی نییە و لەم بەینا باندها و گروها و دەستەجاتی خاص وەک اختاپوس دەستیان خستە سەر ئەو اقتصادە و کۆنتڕۆڵی یەکەن هیچ گونە کۆنتڕۆڵێکی عادڵانە لەسەر دەسەڵاتی مادی ئەوان وجودی نییە لە نەتیجە بازاڕی کار ژیانی کرێکاران ئەو وەزعی واقعی ئەیبینی و من پێم وایە ئەگەر خەڵکێک فقط و فقط بوو دەرامەد و گوزەرانی ڕۆژانە و تەغزیەی خۆی کار ناکات ئەو ئەنرژیانە ئەگەر بە شێوەی کاری مثبت و بە شێوەی بەرهەمی هاوردن لە جامعە باس تەولید نەبێتەوە قەتئەن شغڵهای کاذب و ئاسواری منفی وەکو ئیعتیاد وەکو شغڵهای نازانم خارج لە تەولیداتی عمومی
ئەو ئارزە جانبیە لە تەوری دەکات هەر ئەوە گەورەترین خەساری کۆمەڵایەتی لەباری بنەماڵەییەوە لەباری تەحسیڵەوە لەباری دووچاربوون بە مادە هۆشبەرەکان و بجامای ئێران دروستکرد یعنی ئەوارزە جانبی مەترسیەکانێکی ئەم بێکاریە درستی کردە زۆر زۆر جامعەی زەرمەندتر کردێ لەوەی کرد داهاتێکی بێ بۆ ژیان و گوزەرانی لە نەتیجا من تاکەی ئەو سیستمە اقتصادیە پابەرجابێت تا ئەو حاکمیەتە ئەوە بۆچوونی اقتصادی نەبێت بۆ ئیدارەی جامعەوە ئەو باند و گروههای ڕاند لەسەر اقتصادی ئێران حاکم بن من ئاسوەیەک بۆ ژیانی باشتری جامعەی ئێران نابینم وە کرێکاران لە گشتی خراپتر بەڵام لە جوابی پرسیارەکەی جەنابتان کۆمەڵە وەزیفەی تاریخیەتی وەزیفەی مێژوویەتی ئەو ئەرکە مێژوویی خۆی بە سەرکەوتن بگەێنێ وە خۆشبەختانە لەو مەسیراوە لەو جەهەتەیشە فعالیت و تێکۆشانی خۆی بووە و مسەنم و پابەرجەیش درێژێت سپاس هاوڕێنایی تەرەوە کە کاساڵە ئاماژێ پێکرد پرسی کرێکاران هەر وەک باقی پرسەکانی بزوتنەوەکانی دیکە لە ئێران و کوردستان لە نووکی هەرەمی سیاست و ئەهدافی کۆمەڵێدا قەراری گرتووە ئایا کۆمەڵە زۆرتر بایەخ بە چەپبوونەکەی ئەدات یا بە کوردستانی بوونی من بۆ خۆم چۆن بڵێم نەزەرێکم هەیە لەسەر خودی تەرحی سوالەکە لەباری مێتۆدۆلۆژی ئەم پێم وایە چەپبوون بوارێ نییە لە فعالیەتی کۆمەڵە و مەسەڵەن کوردستانی بوون یا فێمینیست بوون یا بەقیە بوارەکانی خەباتە جەماوەریەکان ئەو لای قەزیە بن ئەم پێم وایە چەپبوون ئەبارەتە لە دیدگا و جەهانبینی سازمانی یا بلەخەرە حیزبی کۆمەڵی کوردستانی ئێران بە معنای چەپبوون هەموو تعریفاتی لێ دەرکەی معنای کلاسیکەکەی خەباتە بۆ تەوزیعی عادڵانەی سروەت و دەسەڵات بەم معنا کۆمەڵە هەمیشە چەپ بووە یعنی لەو ڕۆژەوە کە خۆی تعریف کردووە لە حدود 40 ساڵەوە پێشەوە تا ئەوڕۆ بە معنایە خەباتی یعنی ڕیشەیی و بناغەیەکەی لەسەر ئەم مەبنایە دانراوە و دیسانەوە بە معنای کلاسیکی چەپبوون واتە بەشداریکردنی خەلاق و ئاگاهانە بە ڕۆژ لە هەموو بەشە جۆر بە جۆرەکانی خەباتی سیاسی و کۆمەڵایەتی بە معنا دیسان هەر کۆمەڵە خەباتکار بووە و بە هەموو جەمبەهای ئەم بوارە بە شەهادەتی تاریخی 35 ساڵی فعالیەتی دوای جمهوری ئیسلامی ئەمەی نیشان داوە یعنی ئەتوانم بڵێم ئاوای بڵێن چەپبوون جەهانبینی و دیدگای بناغەیی کۆمەڵەیە و بایەختان بە بزوتنەوەیەک وەکو بزوتنەوەیەکی بەرهەقی نەتەوایەتی لە کوردستانی ڕۆژهەڵات یەکێ لە پرۆژەکانی سەرچاوەگیراو لەم نەوعە مێتۆدۆلۆژی و جەهانبینیە هەروەک بەشداری لە خەبات بۆ ڕزگاری ژنان و یەکسانی پیا و ژن هەتا مەسەڵەن بزوتنەوەی هەخوازانەی گەلی کورد کە ئەم دانەی بەنا بە تعریف و چونکە کۆمەڵە ئەگەرچی حێزبێکە جەهانی بیر دەکاتەوە و بۆ هەموو نمودەکانی بێبەشی و بەشمێنەتی ئینسان تێدەکۆشێ بەڵام بە معنای واقعیەکەی وەکو حێزبێکی سیاسی لۆکاڵ عمل دەکات کۆمەڵە سازمانێکی کوردستانیە لە کوردستانی ئێران بە تایبەت لە کاتی جیابوونیەوە لە حێزبی کۆمونیستی ئێران ئەمەی بە ڕۆشنی و شەفافیت نیشان داوە بۆیە بەم ئێعتبارە وەزیفێکی تایبەتی لە قیبالی بزوتنەوەی هەقخوازانەی گەلی کورد دەکەوێتە سەرشانی کە ڕەنگە زۆر جار ئەمە زەقتر بێ بەڵام هیچگاه خۆی ئاوا تعریف نەکردووەکە باقی بەشەکانی بزوتنەوە کۆمەڵایەتیەکان و حقوق و مثلا حقوقی ئینسان و خەبات بۆ بەرابەری و ئازادی کەمتر بایەخ پێدا چونکە مەسەڵەن کووردە ئەگەرچی زۆر نەیارانی تێکۆشن ئەمەی پێ نسبەت بدەن بەڵام بنەزەر من هیچ کام لەو بزوتنەوانە تەقەدوسێکی تایبەتی نییە تۆ ئەبینی بەشێک لە چەپ کرێکار وەکو پێغەمەر نیشانان کرێکار پەرستیەکە بۆ جێگەی مەسەلەن ڕخنە نییە یا بە نەوعی خۆ بلەخەرە کرێکار
بەشێکە لە بەرهەم هێنەرانی کۆمەلگا بە پێی توان و وەزنی خۆی لە کۆمەلگادا دەبێ حقوقی ئینسانی حقوقی سیاسی حقوقی کۆمەڵایەتی و باقی مەواردی پێ بدرێ هەروەک دەبێ ئەوانش لە بزوتنەوەی گەلی کول لە نظر بگیرێ هەروەک دەبێ ئەهەمیت بە خەباتی فێمینیستی و ئازادی خوازی ژنان بدرێ و بە هەمان دەرەجە کە ئێمە خەباتکاری جەمبەی مەسەڵەن گەشانەوەی ژینگەی ئینسانین بۆ دەرەجە شێمە لە باقی بوارەکانی دیکەدا دەبێ هەر بەو دەرەجە مەسەڵەن تەوەجۆهمان بێ سەرنجمان بە ڕابکێشی بۆیە چەپبوون ناکەوێتە تەقابل لەگەڵ بەقیەی مەسەڵەن بوارهای خەباتی کۆمەڵەوە. کاک ساڵح هەر لە دەستپێکی چالاکیەکانی کۆمەڵەوە کۆمەڵە ڕووی کردە چینی کرێکار و زەحمەتکێشی کۆمەڵگای کوردستان بە تایبەتی وە بە پشت بەستن بۆ چینە لە عەرسەی سیاسیدا حازر بوو بۆ ڕووی کرد لەو چینە. بڵێ کۆمەڵە هەروەکو هاوڕێنایەتی شاری پێ کرد لەباری بیرکردنەوە متۆدی سیاسیەوە ڕەوانگایەکی چەپی هەیەەوە ڕەوانگای چەپیش بە معنای هاندان و گەشەدان بە خەباتی چینە کەم دەست و مافخراوەکانەوە ئەرکی کۆمەڵە بوو وەکو باری بیرکردنەوەکی وەکو باری هێز و تواناکانیشی هەر بەستەری گڕشت و گەشی کۆمەڵە چینی کرێکار و زەحمەتکێش بوو و جامعی کوردستان باتەوەجە بە بێحقوقی و دواکەوتوی اقتصادی و حتا گەشەی فەرهەنگی و زۆر شتی لە پای کۆمەڵگای ئێران مەیل و گەرایشی بە چەپ و بە کۆمەڵە واقعی بوو یعنی ئەوە نەساختەیە نە فکریە بەڵکو واقعیەتێکی عینی جامعی کوردستان و کۆمەڵیش باتەوەجە بە عینیەتی کۆمەڵگای کوردستان و عینیەتی بزوتنەوەکان بەرنامەی بووە ڕێنوێنی کردووە و هێز و توانای پێبەخشیوە تا ئەو جێگەی پێکرابێت سایکردە متشەکل و سازماندەیکە بەڵام خۆی هیچ وەخت نەکردەسە نوێنەر و بێتە سوخەنگووی بزوتنەوەیەک بەڵکو هاندەری بزوتنەوەکان بووە و من پێم وایە درستترین کار بوو حزبێکی سیاسی تایبەتەن بە کۆمەڵە ئەوەیە جیا لە ڕێنوێنی فعالیت و تێکۆشانی ئەوە بێ بوار و ژینگەیەک دروستکە کە تەشەکولە مستەقلە کرێکاریەکان دروست بن لە ناخی خۆیانەوە سەر هەڵ بدەن جۆرێ فۆرماڵ و دەسوور گیرەندە نەبن سربەخۆ بن و بتوانن تعبیر و تەفسیر لە ژیانی خۆیان و کەمبوتەکانی خۆیانەوە بکەن بە چەند شعار نەچنە خیابان و بە چەند شعار نەگەڕێنەوە ماڵەوە بەڵکو وەکو ژیانی ڕۆژانیان مبارزەی ڕۆژانە بێت تا گەیشتن بە خاستەکانیان تا گەیشتن بە داواکاریەکانیان بۆ حەدە لە وشیاری تەبەقاتی بۆ حەدە لە وشیاری سیاسی بۆ حەدە لە اتحاد و یەکپارچەگی گەیشت بێتن کە بە هیچ قدرەت و نیرویەک نەتوانن پاشەکشیان پێ بکەن ئەوە ئەرکی کۆمەڵەیە و ئەوە جوز و تایبەتمەندیەکانی کۆمەڵێ ئەرزم کرد و پێم وایە کرێکاران و زەحمەتکێشانی کوردستانیش بەو ڕوانگەوە کۆمەڵیان تەقویت کردووە و لە داهاتوویشە هەر ئەو ڕوانگەیەکێ کۆمەڵە مطمئینە لە خەباتی داهاتووی خۆی ناتوانانی عەداڵەت خواز بیت ناتوانانی چەپ بیت بەڵام ناتوانانی چاوپۆشی لە مافی چینێکی بەرچاوی کۆمەڵگاکەی خۆتکەی کێ خەریکە بۆ نانێک کە لە دنیای ئیمڕۆژیە جز و کەمترین نیازی ئینسانیە فعالیت و داکۆکی نەکەی ناتوانانی بۆ گەشەی کۆمەلگایەکی مدێڕن ناتوانانی بۆ ئاستی باڵای فەرهەنگی نازانم تەحسیڵی جامعەکە تێنەکۆشی هەموو ئەوانە من پێم وایە کرێکاران و زەحمەتکێشان زۆرترین بەهرەی لێ ئەوەن و چونکە ئەکسەریەت و زۆرینەی جامعەکە ئەوانە بە پێی ئەم واقعیەتە کۆمەڵایەتیانە و بە پێی دەرکی سیاسی کۆمەڵە لە موقعیەتی جامعەی کوردستان لایەنی بەهێزی هەر بزوتنەوەیکی داهاتوو هەر کرێکارانن هەر زەحمەتکێشانن هەر چینی بێمافی کوردستان هاوڕێناید سڕە ئەوەی کە هەموو لایەکمان ئاگادارین کە نەک تەنیا بزوتنەوەی کرێکاری هەموو بزوتنەوەکان لە ئێران بە تونترین شێوە سەرکوت دەکرێت
بزوتنەوەی کرێکایە چە ڕێگا چارەیەک پیشنیارەکرێت بۆ بزوتنەوەی کرێکاری سەبارەت بە مەسەڵەن بۆ نمونە لە ساڕۆژی یەکی مانگی مەی سەربەخۆوانە بتوانن ڕێوەڕسمەکانی خۆیان بەڕێوە ببن و بۆ دەستەبەرکردنی مافەکانیان ڕێگا چارەیەکی گونجاو پیشنیار بکرێت کە ڕێگاکەیان نزیکتر کاتەوە. ئێمە تماشاکەین ڕادەی بەشمێنەتی کرێکاران لە کۆمەڵگای ئێران هەر یەک بوار و دوو بوار نییە، یعنی وەکو کەبرا دەڵێ ئەم چەخوبان هەمەداران کرێکاری ئێران بە تەنها دارێت لەباری سەتحی مەعیشەتەوە، لەباری بیمە و ئیمنی کارەوە، ئەخە نازانێ ئینسان کامە لە عەرسە زۆرتر بخاتە بەرچاو. ئەلعان تۆ تمەشاکەی مەسەڵەن نرخی فەلاکەت ئێران لە زۆمرەی لە نێو لیستی کشوەرهای دنیادا دووەمین وڵاتە لە نرخی فەلاکەت. فەلاکەتیش ئاوا تەعین دەکرێتەوە میزانی بێکاری بە ئیزافەی سەتحی تەوەڕۆم، ئەم دوانە فەلاکەت بە وجود دێنێ. لەلایەن ئێران لە ڕادەی چەند سەد کێشوەری دنیایدا لە ڕادەی دووەمدایە کە ئەمە ڕاستەوخۆ وەزعێکە لەم نالەباری اقتصادیە نەشئەت دەگرێ، گەریبانی کرێکار دەگرێ بە ژن و پیاوەوە. من جا لەم وەزعەدا حەقیقەتی دەبێت چ بکەن کرێکاران؟ خۆ کلاسیکترین تەوسیە و کلاسیکترین ڕێگە کە دەبێت کرێکار بچێ یەکێوەی کە تێبکۆشێ بۆ وەحدەت و یەکگرتووی، هەم یەکگرتووی گفتمانی و لەسەر داخوازەکانیان، هەم یەکگرتووی تەشەکل. یعنی مەسەلەن ئایا ناکرێت لە کۆمەڵگای ئێستا ئێران مەسەڵەن بەڕادەیە ئەوەڵەن تێبکۆشن هەروەک هاوڕێ ساڵح باسی کرد بۆ ڕێخستنی تەشەکلهای سەربەخۆ کە لە 35 ساڵەوە پێشەوە کۆمەڵە بەردەوامەمە لە شوعارەکانیدا بووە و هەوڵی داوە بۆ ئەوەی کە کرێکار سەربەخۆ بێ و تەشەکلهای سەربەخۆ و ئازاد ڕێبخە. ئەمە یەکێکی کە ناڵێم کرێکار هەوڵی نەداوم، کرێکارانی ئێران بەتایبەت بەشی سەنعەتیەکەی لە 35 ساڵی ئەخێردا زۆریان هەوڵ بۆ ئەوە داوە، سەرکوت کراوە، خەباتکاران و مەسەڵەن ڕابەرانیان گیراون. بە هەر حاڵ یەکێکی ئەوەیە، یەکێکی شێوە کارێک هەیە هەروەک ئیشارەی پێکرد هاوڕێ ساڵە بەهۆی اقتصادی تجاری ئێرانەوە و کەمتر سەنعەتی بوون بەتایبەت لە بەعزە ناوچەیەویش مەخسووسن لە کوردستان کە بەهۆی یەکێ لە بارزەهای ستەمینەتەوەی دوورخستنەوەی لە سەنعەت و پێشکەوتووی و مدیریەتە، پێم وایە ئەو اقتصادی تجاری و ڕەشە زۆرتر خۆی دەنوێنێ لە ژیانی کرێکاراندا. تەیفێک هەن بە نێوی عاملینی دۆزینەوەی کار بۆ کرێکار، کامانە بۆ خۆیان هەتا نیرۆیەکن کە شیرەی کاری کارگەر دەخۆنێن. تۆ چی دەردێنی بە عنوانی دەڵاڵی دەبێت نیوەی بدەی بە ئەوان کە کارت بۆ بدۆزنەوە. مەسەڵەن فکرەکەمەوە یەکێ لە خواستەکانیان دەبێ ئەوە بێ ئەو عامڵی واستەگەری لابن لەسەر ڕێگەی دۆزینەوەی کار بۆ کرێکار، بۆ ئەوە تێبکۆشنێکی لە داخوازەکان بێت تەشەکل هەیە سەربەخۆ و ئازاد، تێکۆشان بۆ وەحدەتێک حتا لە سەتحی بەرەیەکدا کە ئەنواعی سنف و بوارهای جۆربەجۆری کرێکاری نوێنەرانیان کۆبنەوە لە ڕستەیەکدا لە پەیکەرەیەکدا کە حتا ئەو حاڵەتی دەست بە کڵاو خۆگرتنەوەی لە بزوتنەوەی کرێکاری کەم بکاتەوە، سنفەکەی من شتی بۆ تەئمین بێ و بەقیە هیچ وە لەتمەیەک بە جۆرێک لە جۆرەکان بدا لە هاوبەستگی و یەکگرتووی کرێکاری. ئەم شتانە توانێت تەوسیە بکرێت، بەڵام دیسان دێتەوە سەر ئەوەی چەندە بە معنای واقعی ئەمە شتێکی دائیمیە، دەبێت کرێکار بۆ تێبکۆشێ، بەڵام لەلایەکی دیکەشەوە کرێکار بۆ نانی شەو محتاجە. تەوسیە دەکەی چەند شیفتی کار نەکا، کاری ڕەش نەکا، هەموو ئەوانە. بەڵامایە ئەو وەزعە مەعیشەتەی کە بەسەر کرێکاردا تەحمیل بووە ئیجازەی ئەوە دەدا، تەنانەت حتا ئەگەر ئەوەش نەکا، حتا ئەگەر نەچێتە داوی عاملانی واستەگەری و دەڵاڵان و ئەوانەشەوە بۆ دۆزینەوەی کارێک و بژیوێکی ئیبتیدایی، ئاخر خۆژیانەکەی لێسەلب دەبێ. کرێکاران معمولاً خانەوارهای پڕجەمعیەتیشن، هەرچەندە العان لەو بابەتەشەوە ئامارەکان دەڵێن وانە ماوە بە عیلەتی فەقری مطلق.
بەڵام بەگشتی ئەوانە تەوسیە دەگرێ بەڕاستی لە کوردستان وەزاکە فەرق دەکات کە اقتصاد پاشکەوتوترە و لە دواوە ڕاگیراوە کوردستان وڵاتێکی سەنعەتی نییە بۆ ئەو شێوەیە دەکرێت بە هەرحاڵ بەشێکی لە پەیوەندی لەگەڵ بەقیە کرێکارانی ئێران ئەو بەشێکی بە شێوەی لۆکاڵ هەر شاملی حالی ئەوانی شەبێ بۆ ڕەفعی ئەو وەزعی کە لەعان هەیە بۆ یەکگرتووی زیاتر بۆ سەربزێوی زیاتر بۆ پەیوەندانی خەباتی بەشە جۆر بە جۆرەکانی کرێکاری بە یەکترەوە. بەڵێ سپاس. هەوڕێنایید جگە لە کاری حزبیتە ئێوە وەک چالاکیکی بواری مافەکانی ژنان چالاکیتان هەیە بە بیستنی وشەی کرێکار لە پەنای وشەی ژنان واتە ژنانی کرێکار چه تەسویرێک لە زێنی ئێوەدا نەخش دەبەستێت بە تایبەت لە ئێران و کوردستان؟ ئۆسارەیەک لە زۆڵم و بێدەرەتانی و بێدەستی بەهۆی ئەنواعی ستەم کە لە ژن بەتایبەت ژنێکی کرێکار دەچێت هەم کرێکاری هەم ژنە هەم کرێکاری کووردە و هەم کرێکارە یعنی هەر سێ قاتەکەی ستەمی چینایەتی نەتەوایەتی و جنسیەتی مجموعەیەک لە بەشمێنەتی دروست دەکات و بە تایبەت لە کوردستان کە کولەن لەو بەشانە لە ئێران و یا لەو وڵاتانەی کە قەدری کاری ژن بە معنای دایک ژن بە معنای ژنی ماڵ ناگیرێ و حتا لە محاسباتی ئابووری دنیاشدا ئەلعان ئەوە یەکێ لە داخوازیەکانی بزوتنەوەی ژنانی دنیاست کە تێبکۆشن بۆ ئەوەی کاری ماڵ بە ڕسمیەت بناسرێ و یا ئەجر و مزدێکی بۆ لە نظر بگرن. لە کوردستان جاری وایە بەهۆی خصلەتی ئەو نەوعە لە کاری کرێکاری وەکو کاری کوورە پەرزخانەکان وەکو کاری لەسەر کارکردن لەسەر مەزراکان مەسەڵەن لە شمالی ئێران لە بەشی شیلات ژنان لەگەڵ بنەماڵەکانیان مەسەڵەن کولەن کارەکەن قەدری کاری ئەو بە معنای مادیەکەی حتا بە معنای معنەویەکەشی هێندە لە بەرچاو ناگیرێت چون کارێکی بنەماڵەیی و کۆمەڵیە بەم معناش حتا فقط دەچەوسێتەوە نیروی بە هەرز دەچێت بەم معنا کە تعریفم کرد لە کاری ماڵدا لە دەرەوەش کار دەکا و ستەمی جنسیەتی بە یۆمنی یاساکانی جمهوری ئیسلامی چەند قات لێ دەچێ دەی ستەمی نظام و فەرهەنگی پیاوسالاری تە خۆت حەسێب بکە کە ژنێکی کرێکار بە معنای واقعی عوسارەی ڕەنج و ستەمە بە تایبەت لە کوردستان بەعام ژنان لە اقتصاد و مدیریەت کە مشەخەسەهای جامعەی مۆدێرنە نەخشێک وایان نییە ئەگەرچی بەگشتی لە ئێران و لە کوردستانیش لەبەر بێدەرەتانی لە ژێر باری ئەو ستەمانە کە ئیشارەم پێکرد ژنان ڕۆیان کردوتە تەحسیڵات یعنی گۆزینەیەکی یەکجار باشی زۆر بە نرخ بەڵام هێشتا ڕادەی بێکاری بە وجودی تەحسیڵاتی بان لە نێو ئەواندا زۆرترە بۆیە تەسویری ژنی کرێکار لە کۆمەلگای ئێران تەسویرێکی بێنەهایەت ماوەرایی تەسەورە لەباری زڵم و زۆرەوە و من ئارزوم ئەوەیە کە وەزعێک بێتە پێشەوە تەنانەت ئەوەش بڵێم لە داخوازە کرێکاریەکانیشدا کە ڕەنگە ئەمە بخۆی ڕنگدانەوەی کۆمەلگای پیاوسالار و یاساکانی ئائینی جمهوری ئیسلامی بێ کە داخوازیەکان مەترەحەکرێ کەم ئیشارە دەکرێت بەوەی کە بە نیروی کاری ژن لە ماڵ و یا بە هەرحاڵ وەکو نیرویەک کە هەم هێزە بەخشێ بە بنەماڵە و هەم بە کۆمەلگا من ئاواتم ئەوەیە کە بەشێک لەوە لە داخوازەکانی بزوتنەوەی فێمینیستی لە کوردستان و بەشێکیشی بەش بکرێ لە بزوتنەوەی کرێکاری لە بەرچاو بگیرێ و بتوانین بە جۆرێک لە جۆرەکان کارێکمان بوو ئەم توێژە داهێنەرە کە لە عینی حاڵدا وەکو سەربازانی گۆمناوان و نادیدە دەگیرن ڕەچاو بکەین.
هاوڕێن شاراکەن کە لە کۆتایی بەرنامەکە نزیک دەبینەوە بە شێوەی کورد هاوڕێ ساڵح ئایا چاوەڕوان دەکرێت بەم دۆخەی کە ئێستاکە لە ئێران لە ئارادایە شۆڕشێکی کرێکاری لە داهاتوویەکی نزیکدا ڕوو بدات؟ بەڵێ ڕاستگەرە کە با تۆجە بە وەزعیەتی ئابووری، وەزعیەتی کار و بێکاری، وەزعیەتی بۆحرانهای اقتصادی لە جامعی ئێرانە زەرەرمەندترین لایە ئیجتیماعەوە توێژی کۆمەڵگاکەی خۆمان چینی کرێکارە. من پێم خۆشە یەک شت ئیزافەکەم جاتوای تێمەوە سەر پرسیارەکەی جەنابێت و ئەم وەختی تیتەوە کوردستان زۆر ئەسەفناکتر و لە عین حاڵە ئاسەواری مخەڕبی زۆر بەهۆی نەبوونی ناوەندهای کار و نەبوونی تەجەمەعاتی کرێکاری هیچ گونە تەشەکولێکی بەهێز لە کوردستانە دروست نابێت. سەهمی اشتغال لە جەمعیەتێکی 8 ملیۆنیە 3% تەوەجە فەرمی بە نسبەتی سودوری جیاواز بوو کارگاهای عمومی هەر 5942 نەفەر لە کووردا حەقی ئەوەی هەیە، یعنی بەرمەبنای هەر نزیک 6000 نەفەر یەک جیاوازی کارگاهی بە کەسێکی خەڵکی چوارستانەکەی کوردستانی ئێران دراوە بە پێی ئامارهای ڕسمی دەوڵەتی. ئەمە وای کردووە کە کرێکارانی کورد بۆ کار پەیداکردن بچنە دوور لە ئوستانەکەی خۆیان. وەختی ئەچنە ئێنە با تەوەجە بە وەزعیەتی کار، با تەوەجە بە تەوەڕۆم، نیازهای ئیجتیماعی و مادی بنەماڵەکەیان تەن بە هەموو بێحقوقی و بێمافیەکە دەن. نە لە بیمە خەوەرێکەیە، نە لە سەعاتکار خەوەرێکەیە، نە لە تەشەکول خەوەرێکەیە، نە لە یاسایەک خەبەرێکەیە کە بتوانێت پشتیبانی ئەو دۆخە بار و ئینسانیان بێت. لە نەتیجە ڕۆژ بە ڕۆژ مەمرە و مەژی ژیاون و ئەم ڕقابەتە بۆتە باعیس جۆرێک چۆن بیژم تەنازوع بەقا بوو کرێکاران کە فقط و فقط ئایسە نیازە وەڵیەکانیان کە پیاکردنی نانی خۆیان و بنەماڵەکەیانە زۆرترین و زەو توانایانی گرتو. ئەگەرچی لە هەر وڵاتێکی متعارف بە پێی یاسا دیموکراتیکەکان حتا نیوە دیموکراتیکەکانیش وای جمهوری ئیسلامی حەقی نەبوو نەعومەرکە، چون بەڕاستی جەمعیەتێکی بە ئەکسەریەتی جامعی ئێران برسین. دەغدغەی خەڵکی ئێران فقط بووە نان و ئاو مەسکەنەکەی کە لە هیچ کوێنەی دنیا ئەمە دەغدغەی بەشەر نییە. بە هیچ پێوەرێ شەرعیەتی نییە جمهوری ئیسلامی، بەڵام یەک شەرعیەتی بەمانەوەی خۆی داوە، ئەویش سەرکوبە زندانە و لە عین حاڵە ئەو فشارە ئەمنیەتی کە لەسەر خەڵکی ڕاگرتو. نە مەشروعیەتی اقتصادی هەیە جمهوری ئیسلامی، نە مەشروعیەتی سیاسی هەیە، نە مەشروعیەتی مدیریەتی هەیە، نە مەشروعیەتی نێودەوڵەتی هەیە، تەنها و تەنها ئانچە ماوێتی سەرنەیزەیە و زندانە و زۆر. ئەگەر بکرایەت وەکو حتا ڕەفراندۆمێکیش بواەت بێ هیچ گونە بە قەڵ بەرخوردێکی فیزیکی معلوم ئەبوو دەرسەدی خوازیارانی ئەو نظام و سیستمی اقتصادی و ئیجتیماعی و کۆمەڵایەتی لە ئێرانە چنێک، یعنی بە حکمی مێژوو بێ جێگەی نەماوە، بە حکمی نامودیریەتی بژی جێگەی نەماوە. بەڵام تەنها شتێکی مانعی شۆڕشێکی ئاوایە من پێم وایە عەدەمی تەشەکولی خەڵک و وجودی هێزی سەرکوتگەری جمهوری ئیسلامی دەباری حقوقیەوە هیچێک نەماوە پایەماڵ نەبێت و هیچێک نەماوە کە جمهوری ئیسلامی زەوتی نەکە. پێم وایە حەقی خەڵکە کە بەرامبەر بۆ بێ حقوقیە دەوە زیاتر چاوەنتزاری دەسەڵاتی جمهوری ئیسلامی نەبن و خۆیان بڕیاری خۆیانی لەسەر بدەن. نەمەوێ شتێکیش کە پێم وایە لە قسەکانە تۆزێ فەرامۆش کراوە ڕەنگە هەر سیمایەکی منحەسر بە کۆمەلگای کوردستانیش بێ، ئەو مەسئلەی کۆڵبەرەکانە کە نیشانەی هەر ئەو اقتصادە تجاریەیە کە کەسێک کە فۆق لیسانسە جوانانی ئیمڕۆ بۆ بژیوی خۆیان ڕووەکەنە سنوورەکان و ئەو نەوعە لە کار هەڵدەبژێرن، هەم کرێکارن، هەم تەحسیلکردن، هەم جزوی لە زمرەی بێکاران بە حسابدەین. بە تۆری متەوەسیتیش لە مانگە 4 تا 5 ئەکەونە بەر هێرشی هێزەکانی جمهوری ئیسلامی و دەکوژرێن.
ئەمە زۆر سیمایەکی زەقەکە ئێمە خۆمان بەش بە حاڵی خۆمان وەکو کۆمەڵە هەوڵمان داوە کە ئەم مەسئلەیە ببینە ناوەندە نێونەتەوەیەکان و حمایەتی بۆ جەلب بکەین لە ڕۆژی کرێکاردا جێ خۆیەتی ئەمە لە ڕاست باس زۆرە و پرسی زۆرە بەڵام بەداخەوە گەیشتنە کۆتایی ئەم دیدارەمان سپاس بینەرانی بەڕێزی ڕۆژهەڵاتی کە تا بە ئێستا بینەری بەرنامەکەمان بوون تا پێگەیشتنەوەیەکی تر ماڵاوە. خەبات و کۆڵ نەدانمە شۆڕشێکمان هەڵگیزان یەکگرن بە بیر و باز و کرێکارانی جیهان با خەبات و کۆڵ نەدانمە شۆڕشێکمان هەڵگیزان یەکگرن بە بیر و باز و کرێکارانی جیهان ئەمڕۆ ڕۆژی یەکی ئایارە لێمان دیارە ئاسۆی ئازادی ڕێزگاری چینی کرێکارە جاری مەرگی سەرمایەداری ئەمڕۆ ڕۆژی یەکی ئایارە لێمان دیارە ئاسۆی ئازادی ڕێزگاری چینی کرێکارە جاری مەرگی سەرمایەداری تێیە کۆشین تا جیهانی یەکسانیە خوڵقێنین دەسەڵاتی کرێکاری با خەباتە چەسپێنین تێیە کۆشین تا جیهانی یەکسانیە خوڵقێنین دەسەڵاتی کرێکاری با خەباتە چەسپێنین بە نان و بەکار و ئازادی سەرفرازە چینی کارگەران مافی ئینسان دەستە بەردەکەین دەنگمە داگەهێنین با جیهان بە نان و بەکار و ئازادی سەرفرازە چینی کارگەران مافی ئینسان دەستە بەردەکەین دەنگمە داگەهێنین با جیهان جوتیارین کرێکارین لە پێشکەوتندا کارگەرین بۆ نەمانی ستەمکاری پێشڕەوین و ڕابەرین جوتیارین کرێکارین لە پێشکەوتندا کارگەرین بۆ نەمانی ستەمکاری پێشڕەوین و ڕابەرین بۆ شۆڕشێکی نوێ تاکو خۆری ئازادی هەڵدێ بە یاسایەکی بەرابەری جیهان هەمووی ئاسوودە دەبێ ڕابەرین بۆ شۆڕشێکی نوێ
تاکو خۆری ئازادی هەڵدێ بە یاسایەکی بەرابەری جیهان هەمووی ئاسوودا دەبێت